گەنجێکی کورد بەشدار دەبم لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق و بۆ زامنکردن و پارێزگاریکردن مافەکانی گەلی کورد. من وەکو گەنجێکی دەبەی ڕاپەڕین بەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە بەشدار دەبم لە هەڵبژاردننی پێشوەختەی پەرلەمانی عێراق بۆ زامنکردنی مافەکانی گەلی کورد بەرامبەر ئەو دەستکەوتانەی کە بەدەساتوون. لە پێناو مافەڕەواکانی گەلی کوردستان من بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکەم بۆ ئەو مافە دەستوریانەی کە هەمانە پارێزراو بن. ئەوێ خەمخۆرێ ملەتی کوردیت و بشێ دڵسوزانە پارێزگاریە لە مافێن دەستوریên gelê Kurd biket li Parlemana Iraqê. Ez û tu pêk ve dêşên berdê binavê serkeftinên mezindanê. Bûk dezveînana aramî û xweşguzeraniyê bû miletê Kurd.